ئێمە نووسراومان کردووە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغداد ڕەزامەند بن لەسەر ئەوەی موچەکانمان و ڕاژەی موچەمان بگوازرێتەوە سەر حکوومەتی ناوەند، چونکە ئێمە وەکو خوێندنی کوردی لە کەرکووک جومگەیەکی ئەساسین لە دراسی کوردی لێرە و ئێمە ئەمانەوێت موچەکانمان وەکو هەمان شێوەی دراسی عەربی و خوێندنی تورکمانی چێرە سەر ناوەند، چونکە ئێمە خەڵکی ئەم شارەین و بە کارتی زانیاری و بە فۆرمی خۆراک خەڵکی ئەم شارەین و داهاتی ئەم شارە بۆ ئێمەیە کە حکوومەتی ناوەند دەیبات و ئەبێتیش موچەکانمان لەگەڵ ئەوانە دابین بکات لەلایەن حکوومەتی ناوەندەوە. ئێمە ئێستا لە ژوورەوە لە مامۆستایانی ناڕازیمان بینی هەموو هاتنە ژوورەوە بە دڵ خۆیان قسەیان کرد. ئێمە تێگڕای حیزبە کوردستانیەکان بڕیارماندا بەیەکەوە مزەکەرێک بنێرین، مزەکەرێک ئامادە بکەین، بینێرین بۆ جەنابی سەرۆک کۆمار، بۆ ڕئیسی وزەرا، بۆ ڕئیسی پەرلەمان، بۆ وەزیری تەربیە، بۆ سەرۆکی ئەحزابی کوردستانی، بۆ پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان کە داوای ئەوە بکەین چارەسەرێکی گونجاوی بەپەلا بۆ کێشەی مامۆستایان بدۆزنەوە. هەمومان هاوڕابووین هەر بەیانی مزەکەرەکە ئاماداکەین.